ئەمە دکتۆر کاوەیە پسپۆڕی نەشتەرگەری گشتی وەک دەبینن خەریکی ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەدەیە. ئەم نەشتەرگەریە بە یەکێک لە گرنگترین چارەسەریەکان بۆ دابەزاندنی چێژ دادەندرێت کە بەهۆیەوە ژیانێکی نوێ و جەستەیەکی تەندروست لە دوای ئەم نەشتەرگەریە دەست پێ دەکات. ئەو نەخۆشەمانە بۆ ڕۆ لە نەخۆشخانەی مێرەبانی نەشتەرگەری بڕینی گەدەمان بۆ ئەنجامدا. تیمی نەشتەرگەری بڕینی گەدە و نەشتەرگەری قەڵەوی لە نەخۆشخانەی مێرەبانی بەردەوامین لەگەڵ ستافی بڕینی گەدا 133 کیلۆ بوو، BMI-یەکەی 46 بوو. توانیمان بە سەرکەوتوی نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بدەین. ئەوە گەدەکەیەتی طبعاً باشمان لێ بڕیە چکە نەخۆشکە زۆر قەڵەو بوو و مائیدەکەی گەورە بوو. بە قرتەکانی 6 قرتەمان بەکارهێنا و الحەمدوللا سەرکەوتوو بوو نەشتەرگەریەکە ئینشاءالله زۆر استفادە دەکا و وەزنێکی باشی دادەبەزی. بەردەوامین لە بڕینی گەدە لە نەخۆشخانەی مێرەبانی. زۆر سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی